لە هەولێر کێشەی بێئاوی و تینوێتی و 20 ڕۆژ دەبێ ئاونیە بە قورعان جێژنە ئیشێکمان نەکردو لە بەبێ ئاوی لە سلێمانیش وشکبوونی دار و باخچەکان و لە هەڵەبجەش بەدەستخۆڵ و خاشاک و بە زەبەڵخانەبوونی شارەکەوە تەنگیان بە هاوڵاتیان هەڵچنیوە. هەولێر شاری پێشکەوتووی گەشتیاری و دووبەیەکەی کوردستان وا خەریکە تینوێتی هاوڵاتیەکانی هەراسانەکات، پایتەختی ڕۆشنبیری و شارە حەیاتەکە، دار و پارک و باخچەکانی وشکبوون و لەژێر هەڕەشەی لە ناوچوونی تەواوەتیدان. هەڵەبجەی شاری شەهیدان و پایتەختی ئاشتی و سیمبولی خۆڕاگریش وا خەریکە دەبێتە زبڵدان و ڕۆژ بە ڕۆژ مەترسی لەسەر ژیان و خاک و ئاوی خواردنەوەی هاوڵاتیەکانی دروست دەبێت. حکوومەتیش بێباکانە و خەمساردانە بە دیار هەموو کێشەکانەوە وەستاوە و ناتوانێت چارەسەرێکی خێرا دیاری بکات. لەگەڵمان بن بزانین لەو سێ شارە چی دەگوزارێت. ئێرە هەولێرە، پایتەختی هەرێمی کوردستان، ئەو شارەی بڕیار بوو بکرێتە دووبەی. دەڵێن ئێستاش کراوەتە دووبەی، بەڵام هەمووی نا، بەشێکی کراوەتە دووبەی و بەشەکەی تریشی کوردستانێکی وێرانە. ماوەیەکە باسی گەرمی ناو خەڵک بۆتە کێشەی بێئاوی شاری هەولێر، بەڵام ئەم بابەتە کۆنە و هی ئێستا نییە. جیاوازی چینایەتی و جیاکردنەوەی شێوازی ژیانی هاوڵاتیان ئەگەر لە هەرێمی کوردستان یەک جار هەستی پێ بکرێت، ئەوە لە پایتەختی هەرێم چەندین جار هەستی پێ دەکرێت و زۆنی زێڕ و زۆنی هەژاران، بەشە ئەوروپیەکەی هەولێر و بەشە کوردیەکەی لەلایەن هاوڵاتیانەوە بەکاردەهێنرێن و ڕۆژ بە ڕۆژ جیاوازیەکەش زیاترە بێت. لە ئێسادا سەرچاوەی ئاوی خواردنەوەی هاوڵاتیان لە هەولێر دوو جۆرە. یەکەمیان ئاوی ئیفراز کە پرۆژەیە کە ئاو لە زەی گەورەوە دەگەێنێتە ناو شاری هەولێر و هەموو گەڕەک و شوێنەکانی نیشتەجێبوونی سەنتەری شار و باشووری هەولێر لەسەرم ئاون و نەکێشەی ئاویان نییە، بەڵکو بوونی ئاو لەو گەڕەکانە بە جۆرێکە هەز ناکەن کێشەیەکە بێت لە هەولێر پێی بوترێت کێشەی نەبوونی ئاو. بەشی دووەمی هاوڵاتیان کە ئەمەیان گەڕەک و کۆمەڵگە هەژارنشینەکان و گەڕەکەکانی دەوروبەری شارە کە بەم دواییە دروست بوون، پشت بە ئاوی بیر دەبەستن و گەورەترین کێشەیان هەیە و ئەو بیرانەی لەو ناوچانە هەڵدەکەندرێن ناتوانێت بەشی هەموو نیشتەجێبوانی ئەو سنوورە بکات، چونکە گەڕەکەکانی باداوە، گەلاوێش، ڕۆشنبیری، بەشێک لە گەڕەکی شارەوانی، فەرمانبەران، پێنجی حەسارۆک، هەشتی حەسارۆک، هاوکاری، بێرکۆتی نوێ، قەڵای نوێ و کۆمەڵگە نیشتەجێبۆکانی سەر ڕێگەی کەزنەزان و بنەسڵاوە کە زیاتر لە 7 کۆمەڵگەن پشت بە ئاوی ژێرزەوی دەبەستن و لە ڕێگەی بیرەکانەوە ئاوی خواردنەوەیان بۆ دابین دەکرێت. بەوتەی مەسعود کاڕەش، جێگری پارێزگاری هەولێر، زیاتر لە 1000 بیر لە هەولێر بۆ ئاوی خواردنەوەی هاوڵاتیان هەڵکەندراوە و ئەم بیرانە بەشێکیان ئاو بۆ زیاتر لە 150 ماڵ دابین دەکەن، واتە ئەو ماڵانەی ئاوی بیریان هەیە لە هەولێر نزیکەی 150,000 ماڵە و زیاتر لە 600,000 کەسە بن. بەهۆی دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی مەترسی نەبوونی ئاو و بێئاوی ڕووی تێکردوون. چارەسەری کێشەی کەم ئاوی لە هەولێر ڕاکێشانی هێڵی ئیفراز چوارە کە ماوەی زیاتر لە 7 ساڵە حکوومەت خستوێتیە پلانەوە و بەهۆی زۆری تێچۆکەی و نەبوونی پارە نەتوانراوە جێبەجێ بکرێت. ئاری ئەحمەد بەڕێوەبەری ئاوی هەولێر دەڵێت پرۆژەی ئاوی ئیفراز چوار هێندەی هەموو بیرەکان و هەر سێ بۆری ئیفراز ئاو دەگەێنێتە هەولێر و بەڕاکێشان و تەواوبوونی هەموو بیرەکان دادەخرێن، بەڵام پرۆژەکە زیاتر لە 1 ملیار و 200 ملیۆن دۆلاری تێدەچێت و تا ئێستاش ئەو پرسە چارەسەر نەکراوە. سلێمانی لە شاری سەر و سەوزایی ستانداردەوە بۆ وشکبوون و زەردبوونی دار و پارک و باخچەکان بەهۆی بێئاویەوە 400,000 مەتر گوڵ و چیمەن و پەرژینی سلێمانی وشک بوون کە بەهاکەیان چەندین ملیۆن دۆلارە. دارەکانیش سیس و زەرد هەڵگەڕاون لە تیونێتیدا. مەترسی وشکبوونی زیاتر لەسەر 1000 دار هەیە. بەڕێوەبەرێتی باخچەکانی سلێمانی بۆ ئاودانی دار و سەوزاییەکانی سلێمانی ڕۆژانە پێویستی بە 4 ملیۆن لیتر ئاوە،
بەڵام بەهۆی خەرج نەکردنی بودجەوە لە ئێستادا کەمتر لە ملیۆنێک لیتر ئاویان پێدابین دەکرێت. زیاتر لە 80 ڕۆژ لەمەوبەر سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیان کە بودجەی پێویستیان بۆ ئاودانی باخچە و سەوزاییەکانی سلێمانی تەرخان کردووە، بەڵام وا خەریکە وەرزی هاوین تەواو بێت تا ئێستا پارەکە خەرج نەکراوە و سەوزایی و دارەکانی هەواری شار و بلوارەکانی سلێمانی و پارک و باخچەکان لە چاوەڕوانی تەنکەرێک ئاودان تینوێتیان بشکێنێت. کامەران حەمە ساڵح بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی لەسەر ئەو پرسە بە شارپرێسی ڕاگەیان وەزعی باخچەکان زۆر خراپە و هەموو دارەکان تینون لە بێئاویدا. لە مانگی 6ەوە ڕۆژانە پێویستمان بە 4 ملیۆن لیتر ئاوی ڕۆژانەیە بۆ ئاودانی دار و باخچەکانی سلێمانی، بەڵام ئەوە 2 مانگ بەسەریدا تێپەڕیوە هێشتا بۆمان دابین نەکراوە. بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی سەبارەت بە هۆکاری دواکەوتنی بودجەکە دەڵێت ئەوەی هەیە تەنها ململانەیە و دژایەتیکردنی سلێمانیە. معقول نییە زیاتر لە 80 ڕۆژە سەرۆکی حکوومەت بڕیاری دابینکردنی ئەو پارەی داوە، بەڵام بەهۆی ڕۆتینێکی زۆرەوە تا ئێستا کارەکان جێبەجێ نەکراون. بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی ساڵانە پێویستی بە بەکرێگرتنی 50 تانکەرە بۆ دابینکردنی ئاوی باخچە و سەوزاییەکانی شار و لە مانگی 11 ساڵی ڕابردووشەوە واتە 9 مانگە نووسراویان کردووە بۆ دابینکردنی تانکەر، لەو 9 مانگەدا 6 جار نووسراویان کردووە بۆ وەزارەتی شارەوانی، بەڵام ئێستا دابینکردنی ئاوەکە لە پرۆسەی تەندەریندایە. تاوەکو کۆمپانیا وەری دەگرێت پێدەچێت یان دارەکان بە تەواوی وشک ببن یان بارانی وەرزی زستان لە مەرگ ڕزگاریان. سەرەڕای مەترسی پاژماوەی چەکی کیمیایی بە زەبڵخانەبوونی شارەکە هەڕەشە لە دانیشتوانەکەی دەکات. پاژماوە و خۆڵ و خاشاکی هەڵەبجە و تەوێڵە و بیارە و خورماڵ و گوندەکانی سنووری هەڵەبجە هەمووی لە شوێنێکی نزیک لە سنووری نیشتەجێبوون لەسەر بۆریەکانی ئاوی خواردنەوەی هاوڵاتیانی شارەکە کۆ دەکرێتەوە و لە ناو دەبرێت. ڕوبەرێکی زۆری زەوی داگیر کردووە و گرفتی بۆ نزیکەی 7 گوندی ئەو ناوچەیە دروست کردووە و جگەلەوەی بۆنێکی ناخۆش و پیسی هەیە بەشێک لە زەویە کشت و کاڵێکانیشی پیس کردووە. ڕۆژانە 1200 تۆن خۆڵ و خاشاک لەو ناوچەیە فرێ دەدرێت، لەگەڵەوەی تا ئێستا بیر لە کارگەیەکی ڕیسایکلین نەکراوەتەوە بۆ شارەکە. لە هەمان کاتدا نەتواندراوە بە شێوەیەکی تەندروست ئەو خۆڵ و خاشاکە لە ناو ببرێت کە دروست دەبێت. جیاوازدەوەی فرێدانی ئەو قەبارە زۆرەی خۆڵ و خاشاک دەبێتە هۆی زیانگەیاندن بە ژینگە و خاک و کشت و کاڵی ئەو ناوچەیە. لە هەمان کاتدا بۆری گواستنەوەی ئاوی بۆ قەزای سەی سادق پێدا تێدەپەڕێت. ئەوەش مەترسیەکی گەورەیە بۆ سەر ئاوی خواردنەوەی ماڵان، چونکە هەر شکان و لێچوونێک لەو بۆری ئاوی خواردنەوەیە وا دەکات زبڵ و خۆڵ و خاشاکەکە تێکەڵ بە ئاوی خواردنەوەی هاوڵاتیان بێت. ئێستا هەڵەبجە لە بەردەم ئەوەدایە لە بری سەوزکردن و گێڕانەوەی ژینگەیەکی تەندروست بۆ شارەکە ببێتە شوێنێک بۆ فرێدان و لە ناوبردنی خۆڵ و خاشاک بە شێوەیەکی ناتەندروست و وردە وردە خەریکە شارەکە دەبێتە زەبڵخانەیەکی گەورە. ئەگەر بە وردی لە دۆخی ئەم سێ پارێزگایی هەرێم بڕوانین بێڕای هەبوونی چەندین کێشە و گرفتی دیکە کە ژیانیان لەسەر هاوڵاتیان سەخت کردووە، لە ئێستادا ئەو سێ شارە هەریەکەیان بە دەستگرفتێکی گەورەی ژیاریەوە دەناڵێنێت کە ئەو کێشانە لە هەر وڵاتێکی تر بن حکوومەت یان دەست لە کار دەکێشێتەوە یان بە زووترین کات چارەسەریانەکات. بەڵام لێرە نەگەوەی حکوومەت توانای چارەسەرکردنی نییە، بەڵکو و خەم ساردانە بە دیار کێشەکانەوە دۆش داماوە.